Sadece Türkiye'ye değil, dünyaya hizmet etmek. هەڵبژاردنە پەرلەمانی و سەرۆکایەتیەکەی 24 حوزەیرانی تورکیا وێزگەیەکی چارەنووسازی دیکەی خەباتی ئاشتیانەی کوردە بۆ بەدەستهێنانی مافەکانی لە کۆماری تورکیادا. چاودێرانی هەڵبژاردنەکان پێشبینی دەکەن جارێکی دیکە کورد بربەستی لە سەدادە تێدەپەڕێنێت سەبارەت بە دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتیش لە باکووری کوردستاندا. ئەو بابەتە دەبەستنەوە بە سەرکەوتنی هێزە ئۆپۆزیسیۆنەکانەوە و هیوایان بامانەوەی ئاکپارتی لەسەر کورسی دەسەڵات دانیە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی. من پێم وایە ئەگەر ئەردۆغان لە هەڵبژاردنەکان ئاسەر نەکەوێت ئۆپۆزیسیۆن هەڵبژاردنەکان بەرێتەوە پێگەی کورد هێزێکی باشتر و تۆکمەتری دەبێت لە جاران لەبەرەوەی کە بەڵێنێکی بڵێن ڕاستەقینە هەیە بۆ ئەوەی کە جەهاپە و پارتەکانی دیکەی هاوپەیمانی سیاسەتی تورکیا بەتەواوەتی ئاڵوگۆڕ پێ بکەن لە دوای ئەوەی کە ئەردۆغان لەسەر دەسەڵات نامێنێت. بێگومان ئەمە دەبێت لە دوو لایەنەوە سێری بکەن. لایەن یەکەم ئەوەیە کە وەکو ئاگادارین یاسای تازە دانراوە کورسیەکانی پەرلەمانی تورکیا لە 550 ئەبێ بە 600. وەکو پەرلەمان ئێمە چاوەڕێ دەکەین کە هادەب نزیکەی 100 کورسی بەدەستبێنێ. ئەو کاتە لە ناو پەرلەمانە لە دژی دەسەڵاتی ئاکپارتی و لە دژی دەسەڵاتی مەهەپە و هاوپەیمانەکانی ئاکپارتی دیکە وەکو بەبەپە ئەمانە هێزەکە بن بە هاوشانی جەهەپە و هێزەکانی دیکە ئی پارتی ئەوانە ئەتوانن قوتێکی و سەنگێکی باشیان هەبێ. ئەمە لە ناو پەرلەمانە بەڵام وەک پرۆسەی سەرۆکایەتی من پێم وایە سەلاحدین دەمیرتاژ ناگاتە گەڕی دووەمی هەڵبژاردنەکان. Bir bomba gibi patlayarak çıkacak. پێشخستنی وادەی هەڵبژاردنەکان بۆ 24 حوزەیران گومانی لای چاودێران دروست کردووە. پێیان وایە هەڵبژاردنەکە بۆ پەردەبۆشکردنی قەیرانە سیاسی و ئابوووریەکانی تورکیا و درێژەدانە بەمانەوەی ئۆردۆغان لە دەسەڵاتدا. بەو پێی دوو هێزی جیاواز لە بیر و باوەڕی وەک پارتی نەتەوە پەرست و پارتی داد و گەشەپێدانی کۆ کردووەتەوە لە هاوپەیمانیەکدا. سەبارەت بە چارەنووسی پرۆسەی ئاشتی ئەم چاودێرەی هەڵبژاردنەکانی تورکیا ڕەشبینە و ڕەخنەی توند لە سیاسەتی پارتە کوردیەکان دەگرێت و دەڵێت نەیانتوانیوە پرۆسەی ئاشتی درێژە پێ بدەن. من وا دەزانم کە پرسی کورد لە تورکیادا کە لە دوای هاتنە سەرکاری دەسەڵاتی پارت و دادی گەشەپێدان بە کۆمەڵی قۆناغی جیاوازدا تێپەڕیوە. هەموو ئەو قۆناغانەی کە پرسی کورد پێدا تێپەڕیوە قۆناغەلێک بوون کە لە دەرهاویشتەیاندا سیاسیەکان وایان دەخوێندەوە کە پرسی کورد بەرەو پێشەوە بڕوا بەڵام بەو جۆرە نەبوو. هێزە سیاسیە کوردەکانی بەشدار لە پرۆسەی سیاسی تورکیادا توانیان هەنگاوی گەورە بنێن بەڵام نەیانتوانی ئەو هەنگاوانە بپارێزن و بە شێوەیەک لە شێوەکان سیاسیانە مامەڵە لەگەڵ ئەو پرسەدا. من نایشارمەوە ڕەشبینم سەبارەت بە پرسی کورد لە تورکیا. ڕەشبینم سەبارەت بە ئەوەی کە پرسی کورد لە تورکیادا لە تانوپۆی ئەجێندای سیاسی ئەکەپە و وەک کەسایەتیەکی دیاریکاوی وەکو ئەردۆغاندا بەرەو پێشەوە بڕوە. چونکە ئەردۆغان بۆ خۆی لە ڕووی شیکاری سایکۆلۆژیەوە ئێمە ئەو خوێندەوەیمان بۆ کردووە کە کەسێکە ڕەهەند یاخۆ ڕەگەزی تاکڕەوی تێدا بەرجەستەیە. جیاوازدا پرسە ئابووری و سیاسیەکان و داکەوتنی بەهای لیرەی تورکی لە بازاڕەکان و ڕەتکردنەوەی بەندامبوونی تورکیا لە یەکێتی ئەوروپادا پرسی کورد ڕەکیزەیەکی گرنگ و بەهێزی یەکلاکردنەوەی ململانەی هەڵبژاردنەکانی تورکیایە. ئەگەرچی چاودێران پێیان وایە کورد دەتوانێت پارێزگاری لە ڕێژەی کورسیەکانی بکات بەڵام بەهۆی پێگەێنانی هاوپەیمانەتێکی بەهێزی وەک هاوپەیمانەتەکەی ئاکەپە و مەهەپە پێشبینی ناکرێت پرۆسەی ئاشتی لە تورکیادا جارێکی دیکە دەست پێ بکاتەوە. ئەحسان ساویر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.